ساڵانە لە یادی 16 سێدا برینی کە سوکاری مناڵەوونبووەکان تازە دەبێتەوە. ئەو برینەی لە دوای 31 ساڵ چاوەڕوانی ساڕێژ نەبووە و ڕۆژانە چاویان لە هەواڵی گەڕانەوەی ڕۆڵەوونبووەکانیانە. حکوومەتی هێرێم و دەستگا پەیوەندیدارەکان لەو بارەوانەیان توانیوە منداڵەوونبووەکان و کەسوکارەکانیان بە یەکتر بگەێننەوە. سەنتەرێکی لێکۆڵینەوەی تایبەت بە پشکنینی DNA لە ئێران ئامادەی خۆی نیشانداوە بۆ هاوکاریکردنی ئەو خێزانە هەڵەبجەیانەی کە منداڵەکانیان ون بووە. بەڕێوەبەری سەنتەرەکە لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ بەرنامەی ڕازی تەمەنی پەیام ڕایگەیاندووە ئامادەن گەر ئاسانکاریان بۆ بکرێت بێنە شاری هەڵەبجە و نمونەی DNA تەواوی خێزانەکان وەربگرن کە منداڵیان ون بووە. و ئینشاءڵڵا ئەمە سەرەتایەکە و خاڵێکی ئومێدە کە هەرچی زووترە وەک بە هاوکاریەکی هاوبەش لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت نمونەی خێزانەکان لێرە دابنرێتەوە زانیاریەکان لێرە بەدەست بهێنین. هاوکات ڕێکخراوی مناڵەوونبووەکانی هەڵەبجە ئاماژە بۆ دەکەن دۆسیی گەڕان و دۆزینەوەی منداڵەوونبووەکان فرامۆش کراوە بۆ یەک خۆیان دەڵێن یاداشتێکی نوێخاڵیان ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە. یاداشتێکمان ئامادە کردووە بکە خۆی گرتوۆتۆ لە 9 خاڵ لە داواکاریە بۆ حکوومەت و لایەنی پەیوەندیدار لەسەر کەیسی ونبووان کە کەیسێکە تا ئێسا بەداخەوە پەراوێزخراوە و بۆکو پێویست بە جدی ئیشی لەسەر نەکراوە. ئێمە داواکاریشمان یەکێ لە خاڵەکانیشمان داواکاری ئەوەیەکە جەیەکی متمانەی بڵین باوەڕ پێکرا و فەحسی DNA بۆ مناڵانی گەڕاوی هەڵەبجە بکرێ. لە ئێستادا پشکنین بۆ گەڕانەوەی مناڵەوونبووەکان لەلایەن سەنتەرێکی بریتانیەوە ئەنجام دەدرێت کە ئەوەی بۆتە جێگەی نیگەرانی کە سوکاری مناڵەوونبووەکان ماوەی زیاتر لە ساڵێکە لەلایەن ئەو سەنتەرەوە هیچ ئەنجامێکی پشکنینی DNA تایبەت بە دۆسی مناڵەوونبووەکانی هەڵەبجە نەگەڕاوەتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام 74 خێزانی هەڵەبجەیی سکاڵایان تۆمار کردووە کە منداڵیان لە کیمابارانکردنی شارەکە ون بووە. 119 منداڵی ژوون بوون و تا ئێستا بێسۆراغن و ناوە بەپێی پشکنینەکان ونبووەکان بە کەسوکارەکانیان شاد دەبنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.